ئەوە ڕوونکردنەوەکانی مامۆساکەوە بوو کە لە سویدۆ بۆ سپۆرت مەگەزینی ناردبوو جاچینە بەریتانیا ئەم وەرزشکارە کە لە هەرێمی کوردستان ئاستێکی باشی هەبوو لە یاریە جیاوازەکان بەتایبەت لە یاریە سیانیەکان و مەلەو ڕاکردن و پاسکیل چەند ساڵێک یەکەمی هەرێمی کوردستان و عێراق بوو تۆپی پێشە گۆڵپارێز بوو. ئێستا لە وڵاتی بەریتانیا نیشتەجێ و لەوێش لە خەونەکەی بەردەوامە و پەرە بە ئاسیەدا و بەشداری پاڵەوانێتێکی ئەو وڵاتە دەکات. ڕواسەلام وەرزشکار کە چەند ساڵێکە لە وڵاتی بەریتانیا نیشتەجێ و وەک پەنابەر ڕووی کردوتە وڵاتە سەرڕای بارودۆخی ژیانی ئێستایی بەڵام لە خەونی وەرزشکردنی خۆی نەوەستا و هەوڵ بۆ ئاستی باشتر ئەدا بڕوە کە لە کوردستان یاریزانی هەڵبژاردی عێراق بوو بۆ یاریەسیانەکان و چەندین نازناویشی بردبەوە لە بەریتانیاش دەیەوێت بەشداری چالاکێکی گرنگ بکات و لە ئێستاشدا ڕۆژانە سەرڕای ئیشکردن بەڵام لە ئامادەکاری چڕدایە تا لەو پاڵەوانێتیدا بەشدار بێ و ئەنجامێکی باش بەدەست بێنێت. ڕواسەلام یاریزانی یاریەسیانەکان لە وڵاتی بەریتانیا لە شاری لیڤەرپۆڵ کەوا بڕیارە لە یەکی دەی ئەم ساڵە پاڵەوانێتێکی یاریەسیانەکان بەکرێکەمنیش وەکو یاریزانی یاریەسیانەکان و بەدەستهێنانی چەند ئەنجامێک لە پاڵەوانێتی عەرەبی و ئاسیایی و ئەفریقی و تەنانەت لە پاڵەوانێتی عالەمیشە بەشداریم کرد و سپاس بخوا خاوەنی 11 مەدالیای ئاڵتوونم لەو یاریەوە چەندین مەدالیای زی و برۆنز بە خۆشحاڵیەوە وەکو کوردێک بەشداری ئەو پاڵەوانێتی یاکەم کە لە شاری لاوندۆن بەڕێواچێ ئەم پاڵەوانێتی لە چەند چالاکیەک پێک هاتووە چالاکیەکانی یاریەسیانەکان پێک هاتووە لە سپرینت و سۆپەر سپرینت و هەروەها لە دەوایتلۆن و لە بەری کۆمەڵێک یاریزان یاریتر لە خۆ ئەگرێت. ئەم یاریە لە هەمان ڕۆژدا لە چەند وڵات لە چەند شارێکی تری جیاوازی بەریتانیا ئەنجام بدرێت کە زیاتر وا مەزنداکرد لەسەر 10,000 یاریزان و بەشدارە بێت بە شێوازی من خۆم وەکو بڕواسەلام لە بەشی سپرینتە بەشداریەکەم لەگەڵ مختەریفەکانە لە یەکەم تا دەیەم دەقیق کۆکرێتەوانی وەکو یاریزانێکی ئەتوانێت بەشداری پاڵەوانێتیەکان بکە وەکو پاڵەوانێتیەکانی دەرەوەی بەریتانیا و لە دەیەم هەتا وەکو بیستەمیش وەکو یاریزانی یەدەک هەڵەبژێردرێەوە. من لەسەر لە یەکەی مەشقێکی زۆر باشە وسپاس بخوا بە سەرپەرشتی ڕاهێنەرەکەم سەلام محەممەد کە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقیشە و سپاس بخوا نزیکی 2 مانگە دەستم مەشق و ڕاهێنا کردووە هێشتا 2 مانگیشم لە بەردەما ماوە و تەمەناشەکەم ئینشاءڵڵا داواکارم لە خۆی گەورە کە بتوانم بە نەتیجەیەکی زۆر باش لەو پاڵەوانێتیە بەشدار بم.